دیمەنی پێوەری ئاوی ماڵانە لە گەڕەکەکانی شاری کەرکووک. بەبێ ئەوەی ئاوی پێدا بڕوات پێوەرەکە بە هەواش دەخولێتەوە و ئەمە شوا دەکات پارەی زیاتر لەسەر ماڵان تۆمار بکات. کارکردنی پێوەرەکانی ئاوی ماڵان بەبێ ئاو نیگەرانی لای ئەو ماڵانە دروست کردووە کە پێوەرەکەیان هەیە. داواکارن بە زووترین کات فەرمانگەی ئاوی کەرکووک کێشەکە چارەسەر بکات. دوێنێ بینیم لە تۆڕە کۆمەڵاتیەکاندایان بەزاندوو بوو و زۆر ماڵش یعنی گلەیی زۆرەکەن لەسەر ئەوە کە ئایکەیتەوە نە ئاو دێ نەهیت هەواکە هەوا دەرەچێت لە بۆڕێکەوە عەدادەکە ئیشەکە. پێوەر شتێکی باشە حکومەت دای بنە لەبەرەوەی ئیسرافش نامێنێ لە ئاو و خەڵکش پابەن دەبێ بە التیزام بەهینی ئاو، بەڵام هەوا حیساب کرێ ئەوش خوا قبول ناکە. ئەم پێوەری ئاوە شتێکی زۆر باشە لەبەری ئەو پیاوە ئینسان ناتوانێت ئاو سەر بکە لەبەر پێوەرەکە ئەترسێ. بەس یەک شتێکی خراپ بەم پێوەرە، ئەم پێوەرە هەواش هەر ئەخوێنێتەوە کە هەوا دێ ئەو عەدادا سوڕێنێ کە سوورە ئەمە حسابێکا لەسرت. ئەمە بۆم کاتە شتێکی زۆر خراپە لەوەن وەسعی ئینسان خەڵکەکە زۆر باش نییە. لەسەر ژماردنی پێوەری ئاوی ماڵان بە هەوا بەرپرسی ڕاگەاندنی ئاوی کەرکووک دەڵێت لە هەوڵدان کێشەکە چارەسەر بکەن. ئەو هەوایی لە بۆڕی ئاوی ماڵاندا هەیە نەیهێڵن. داواش دەکات هاوڵاتیان تا دڵنیان نەبوون لە هاتنی ئاو پێوەرەکان نەکەنەوە. ئەو هەوایەش بەردەوام لە ناو بۆریەکان نییە. ئێمە لە هەموو شارێک کەرکووک ئەقفال تەنفیسماندانە لەسەر خەتناقلەکان. ئەو ئەقفال تەنفیسەیشی چی ئەو هەوانە بەتاڵەکە لە ناو هینەکان. بەعزێ جارێ مەسەڵەن ئەوانەی کە سرەیان نییە مەسەڵەن هێشتا ئاویان بۆ نەهاتوە بۆریەکەکەن وازانن ئەمە عەدادەکە هەر ئەخێنێ. شتەکە وانە ئەو پێوەرە ئێمەش هەمیسان لەسەرەوە کتابێکمان کرد بۆ دێن لێدوانێ سناو جیازانە هەمیسان ئەوانەی کە هەواکە ئەخێنێ فەحسەکرێ. بەستنی پێوەری ئاوی ماڵان لە شاری کەرکووک لەلایەن کۆمپانیایەکەوە بە هاوکاری فەرمانگەی ئاوی شارەکە لە چەند ساڵی ڕابردوودا جێبەجێ کراوە. هەرچەندە نوێنەرانی کۆمپانیاکە لێدوانی فەرمیان نەدا، بەڵام وتیان بە زووترین کات ئەو پێوەرانە بەسەر دەکەنەوە کە کێشەیان هەیە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.